سڵاوتان لێ ببینەرانی ئەزیزی بەرنامەی مایکە سوورەکە گەڕامەوە بە یەک دنیا خەڵاتی ناوازە و یەک دنیا پرسیاری زۆر ئاسان دەچم دەپرسم بزانم کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵمان بن با بڕۆین. ناوی بەڕێزێ؟ نوها خان. ئەو ناوە خۆشە چێ نوها خان؟ تەمەنە چەندە نوها خان؟ گەورەی ماشەڵڵا قەی ناکەوەش یەکێکە لە بەهرەکان ئەوە تەمەنی گەورەیە بەڵام لە ڕوخسارە مناڵتر دەرەکەوی. پێت خۆشە کە مناڵتر دەرکەوی؟ والله هەموو مرۆڤێک یعنی هەر کە تەمەنەوە یعنی وەجهی خۆیم پێ خۆشە. وایە ڕاستە حەز ناکەم یعنی گۆڕایم بگۆڕم. ئەڵێ گوڵی پێویستە بە دەستکاری نییە. چاو جوان بەچیان سەرقاڵی نوها خانگیان؟ والله ژنی ماڵێ ژنی ماڵی دە لەش ساق بێ هاتی بۆ بازار بۆچی؟ والله هاتم هەندێ پێویستی خۆم یعنی دەی زۆر باشە لە ساق بێ ئێتر ئافرەت وایە هیوەتی بازارکردنە خۆشە بەلاتەوە زوو زوو سەردانەکەی؟ والله نا والله ڕاستی درەنگی باشە زیاتر حەز بە چ شتێکەکەی بکڕی ئامێری کارەبایی قاپ و قاجاق و مەنجاڵ جل چیت حەز لێ؟ والله بەنسبەت ئافرەتەوە زیاتر حەزی لە شتی ناو ماڵە پێش هەموو شتێ ئەگەر ئەوانەی تەواو بوو ئەو جا گرنگی بە زۆر یعنی ئەو شتانی کە خۆی پێویستی پێێتی ڕاستەکەی ئەوانی ناوماڵ دابین دەکات ئەو جا ڕاستەکەی وایە ئەکیت دایم ئێمە حەزمان لێ ماڵەکەمان کامل ببێ ئەو کاتە ئەچین بۆ شتەکانی تر ئامادە ئەەکەین و جێبەجێەکەین و وایە زیاتر حەز لە چ جۆرە جلێکە لە بەریکی جلی کوردی جلی مۆدا جلی کوردیم زۆر پێ جوانە جلی کوردی زۆرە چاکە شتێک خۆشم بۆ باسکە ژیانە ڕۆیدا بێ وەکو یعنی شتێک کە دایم بیر دەکەوێتەوە پێکەنی والله شتی خۆش زۆرە ڕۆژانە یانێ بڵێن کە یادیکەی بە تایبەتی ئەوان دایکانی کە مناڵ بەخێر دەکەن پەروەردەی دەکەن نەتیجان باش دەبێت کە گەورە دەبن ینی دەبنە کەسێکی سەرکەوتوو ئەو لەو کاتە ئەو دایک و بابی ینی زۆر خۆشحاڵ دەبێت ئەکیت وایە خۆشترین سەرکەوتن و دەستکەوت بەلای دایک و باوکەوە سەرکەوتنی منداڵێتی لە پاشە ڕۆژە لە خۆمان باشتر بن پێمان خۆشە لە خۆمان سەر ئەڵێ دایک و باوک تاکە کەسە کە پێی خۆشە مناڵەکانی لە خۆی باشتر بێت وایە زۆر ڕاستە چەند مناڵت هەیە؟ ئەمن دوو خوا لێن نەسێنێ چی ئەکەن خوێندکارن؟ ناوەڵا خوێندنیان تەواو کردووە لێ لە شیان ساق بێ ئینشەڵڵا لەگەڵ پرسیاری وەڵامە چۆنی نوها خان؟ وەڵاهی باشی پرسیارێکی لێکم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە سپاس بۆ تۆش مانگ چەند ڕۆژی پێویستە بۆی خولێکی خۆی تەواو بکات بە دەوری زەویدا؟ سیەک ڕۆژ لە ساڵێکە مانگێکیشمان هەیە 28 ڕۆژە کە مانگی شوباتە مانگی دووە. بەڵێ ئێستا تۆ دەڵی کامیانە؟ 30 ڕۆژ. تۆ دەڵی 30 ڕۆژ؟ بەڵێ. بەداخەوە وەڵامەکە هەڵە بوو زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم نوها خانگیان زۆر سپاس کاتێکی خۆشە خوار لەگەڵ زۆر سپاس گیانەکەم بژی. سلااو لە بەڕێستان باشی کاکە سپاس بەڕێز نای بەڕێزە شاخەوان کاک شاخەوان بەچیەوە سەرقاڵی کاک شاخەوان وڵی بەیشی قەنەفات مۆبیلیات دەی لە شە ساق بێ سەلامەت بیسپاس ئافرەت زوویە مۆدێلە گۆڕێوایە ئارێوەڵە هیوایەتمانە بڵێ دەی لە شتان ساق بێ سەلامەت بیسپاس خۆتان دروستەکانیان لە دەرەوە ئەیهێنن؟ ناوەڵە لە کارگەی ئەو لێر دروست دەکەین کوالێتەکانی فەرقی هەیە بەپێی سارەکەیەتی زۆر باشەوە بڵێ ئەنواع سعریە عسب کوالێتە هەیە کوالیتی باشە و سعریشی باشە هەشە کوالیتی نەزمە لە قەدەر پارەکەیتی یعنی خۆتان دروستی ئەەکەن لە کارگە خۆت لەوێ دییان لە بەشی فرۆشتی نەمە لە کارگەینە تۆ لە کارگەی زۆر چاکە شتێک خۆشمان بۆ باسکە لە کاتی ئیشکرد ناڕوویدا بێ وڵی بەس ناخۆش ڕوویدا خۆشنەوەوانەکەی سەڵام و کات سەلامەتە خۆش بیسپاس ئەو هاتوو قاوە بخۆیتەوە بڵێ دیارە زۆرە حەز لە قاوەیە بەخوای جاروبارە گەرەوا بکەتە بەرچاوم بەڵێ بڵێ چی ئەخۆیتەوە زیاتر چا؟
بخوای چاژ احتیاطیان والله بەڵێ يعني بهردووکیان نۆرماڵین بەڵێ. ئاسایید نە زۆر حەزت لە قاوەیە زۆر نەچاش بەڵێ زۆر چاکە لە شستاقوێ ئەی لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی والله باش نییە والله بۆ ئەگەر ئاسانکاریت بۆ بکەم وەڵی برێ بزانێگە زانیمان باشە پرسیارێکە لێ دەکەم مانگ چەند ڕۆژی پێویستە بۆ ئەوەی بە دەوری زەویدا بخولێتەوە 28 28 ڕۆژ بەڵێ دڵنیایی باوها بیتی ماچ بکەین شاڵە دنیانی دەست خۆش وەڵامەکە ڕاستە بەڕێزن زۆر بوویتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە دەستان خۆش شتێکی بی. خۆشمان بۆ باس کردی وەڵی باش خۆشتی خۆش زۆر هەیە خەلەکنەمە نییە والله خەڵاتێکمان پێبن بۆ ئەو کاکە بەڕێزە ئەوە خەڵاتی چەرەساتی ئەسفەهانە بۆ بەڕێزە دەستان خۆش هیوادارم خۆش بەدڵێ باس. بێ چەرەساتی زۆر زۆر ئەسفەهان سپاس لە دەکەم. دووسایدی بەختیاریە بابەتی چەرەسات و شکلات و میوێ و شکراویان هەیە شتەکانیان زۆر تازە و پاک و خاوێنە ئیشەڵا سەردانیان بکەن ئەوە لەمەش ئەمەش نمونەیەکە لە کارەکانیان شاڵە دەستان خۆشببی شاڵوانی تێستی بکەن و سەرکەوتو دەبن خۆشبی سپاس دەکەم زۆر سەلامەت زۆر بیا. خۆشحاڵ بووین گەلە بەخێر سپاس بۆ سەر چاوان بەشداریت کاتێکی سەر چاوان خۆش و گەلە خاڵێکە بەخێر زۆر سەر سپاس چاوان ئەو کاکەیە قاوەی دەخواردەوە وتوانی ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە خەڵاتی چەرەساتی ئەسفەهانمان پێدا وتمان با بەدەم قاوە خواردنەوە تۆزە چەرەسیشی لەگەڵ بخوا با بڕۆیم بزانین کی کرد دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵمان بێت باو لێبێ سەرچاوان گەلە باشی؟ سەلام باشی نای سەرچاو بەڕێزە عەبدوسەمەد عەبدوڕەحمانم کاک عەبدوسەمەد خەڵکی کوێی کاک خەڵکی عەبدوسەمەد ڕۆژەوامەس خەڵکی ڕۆژ ئاوای سەرسەر و سەر چاوە چاویم سەلامەت سپاس دەکەم چەند ساڵە لە هەولێری 12 ساڵ چێ بوو 12 ساڵە ئەی چەند ساڵە شوێنە جوانت کردوێتەوە قاوەخانە جوانە ئەو 12 ساڵێ من هەولێرم یەکەم قاوەخانە لە هەولێرە بەوە بەڵێ یعنی 12 ساڵم قاوەخانە دروست کردووە بالضبط بەێ زۆر باشە چەند کارمەند لای تۆ ئیشەکات والله تقریبا باشن تقریبا دۆر 12 فرایمە هەیەانی 12 فەرعتان هەیە کارمەندتان زۆرە ئەبەلی زۆر باشە لە شتان ساقوێ سەلامات. ئەوە کارێکی زۆر باشە کە تۆ شوێنێکی ئەو جوانەکەیتەوە پیشەیەکی جوان دامەزرێنی و لەگەڵیشە چەند گەنج سوودمەند ئەبن کار دەکەن لەو شوێنە بەێ وڵە مێش کوردی خۆمە ئێرایەنە ئیش دکنێ بەڵێ کوردی باشوور ئێ باشوور مەسەەن ڕۆژاواژی هەن ینی زۆر هەنە تقریبان و ئەوە مەشتاکی خۆشە و باشی ینی دەستان خۆش بێکەواتە تۆ ئەم ئیشە دامەزراندەوە هەم کوردی ڕۆژئاوا هەم کوردی باشوور کارت لەلا دەکەن زۆر باشە دەستخۆشیت لێەکەین سەرکەوتوبی شڵاپای گەورە بەستان بە ئەی ئەوە چییە چۆن دروستیەکەن باسێکی ئەمەمان بۆ بکەمە ئاگری لە ژێرایە ئەو ئەگەر ژێرە سەر بەردی دروست دەکنەوە قاوی عربی بێ خەڵتی هەیە و قەزوان کوردی ئەمە قەزوانە ئەو قەزوانی کوردی صاف کوردی یعنی خۆتان دروستیەکەن خوا دروست دەکەن خەڵتەکە دروستی دکەنەوە کوردی ئەونا زۆر باشە اینجا ئەمە لمە گەرمتان کردووە گەرمە و زۆر تشکی تایبە دەردکە بە قەزوان دێدە سەر لم باشە ئەتوانین تامی بکەینەوە قەزوانە سەر چاوە خۆش بێ بەبزانین چۆنە طبعا ئەمە بە ئیسراحەت قاوەکە ئەقڵێ لەسەری تامی خۆشترە تامی خۆشترە گەرمترە باشترە سە قاوەیەکی خۆش دەخۆم قاوەیەکی قەزوانی کوردی دەرەجەیە بزانین دەرەجەیەکە بزانین چۆنە دەستە خۆش بێ سەلامات بێ بزانین تامی چۆنە ئەمە خۆتان قەزوانەکە وتە ئەی کوتین ئەی هاڕن سۆر دەکەم باشە بەس بیتە ئێرە بێزەحمەت بەڵێ ئەوە سۆر دەکەن بور دەکەن ئەو خەڵتەی خوا ئەم چا دەکەنەوە تێدا زۆر باشە خەڵتەکە تایبەتە بە خۆتان زۆر بالضبط باشە شوێنەکەتان خۆتان دیزاینتان کردووە خەڵکاتۆ بۆی دیزاین دیزاین چاکری ماشەڵا سەلیقە و زۆر زۆر جوانە دوکانەکە زۆر جوانە زووزویم ڕستمەگرم لێرە باش سەلامات دیگە لە سپاس دەکەم مەمنون بە تامی قاوەکە بکەین سەلامات وەڵا بەتامە زۆر دەستە خۆش بێ بێ بینەرانی ئازیز ناخۆش قاوەی کوردی زۆر زۆر بەتامە قاوەی قەزوانی کوردی و ئەگەر کوردێکیش دروستی بکە خەڵتەکەی دروست بکە و ئامادەی بکە ئەکیت خۆشترە وایە قاوەمە کامل ئێ هەولێری ینی حتا ئێ کولاندن ئێ هەولێریە خەڵتەکە کامل ئەم خامتینن لێرەم سۆر دەکەن لێرەم تینن کامل بس كامل كردية بس عند بي قاوي لبناني ايه اردني او لبناني او قاوي تركي هي ايمش قاوي كردي معنا بالضبط كردي وايا كرديش هيك كم ترني لا خلقي ولاتاني تر لولاتاني تر ايمش خاوني كلتور وخواردن جلو برغو الله يخومان هم شتي خوماني الحمد لله و
دڵپاکترین قەومین لە هەموو جیهاندا وایە زۆر باشە سەرکەوتوو بن ئینشەڵڵا شتێکی خۆشمان بۆ باس کرد لە کاتی کارکردن ڕوویدا بێ والله حمە تایبەت کامل خۆشی ینی هەموو شتێک خۆشە ڕۆژانە لە لای الحەمدلله زیاتر چ کەسانێک سەردان دەکەن والله ژمێژ دەبەرێ عرب بووم بەس ئانا کورد سەدی کوردن بەڵێ ئێستا هەمووی 100% کوردە کورد شاعیر و کەسانی دیارەوانە سەردانتانەکەن شاعرە مهندسن ینی زۆر تێم زۆر یان ئێ مسەقەفتێن کامل هەمویان مسەقەفن زۆر چاکە بچین دانیشین با بچین لێرە دانیشین شوێنەکان تەبعەن زۆر جوانە ماشەڵڵا فەرموو برای عەزیزم وەرە لامەوە کارمەندەکانە کەت نەکەن شتەشکێنن قاواڕژن ئەکید لازم بشکێنێ کوبن ئەوە ئەشایە ئجباریەوە بەڵێ ئەی تۆ تووڕە نابی نە تووڕە نابن خۆت کەسێکی هادئی دایم دەردیارە ماشەڵڵا هادە ناز هادەم زۆر بەس وەڵڵا عەسەبی ماگرم بەس هادە ئەو عەسەبیشە ئەوە چۆنە یعنی مەسەلەیە لێ ئیش ئەز هادەم زۆر بەڵێ غەڵتە کەفێم پێ نایە بەس یانە گیانێت عەسەبیم لە ژیانی خۆتا عەسەبی بەداخەوە نابێ بە هێواش یاش خۆ هادەکەیتەوە ئینشەڵڵا یا رب ئینشەڵڵا لەگەڵ پرسیار و وەڵاما چۆنی کاک عەبدولسەمەد بەلێ فێنەگشتم لەگەڵ پرسیار و جواب سوال و جواب باشی باشم بەل زۆر باشە پرسیارێکن لێ یەکەم وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات چۆن جوابەکەت زانی هەدیەت پێ دەدەم باشە باش پێت خۆشە قەت هەدیەت بردوێتەوە قەدیم هەدیە نەبردی قەت هەدیەت نەبردوێتەوە یبکمێ جارێژ نابم باشە پرسیارێکن لێ یەکەم بەبێ ئەوەی سێری خۆت بکەیت هیچ سێری خۆت مەکە ئێستا چ جلێکت لە بەردایە جلێم چاکێتێ ژێلدێ پانتۆڵی کۆبۆیە و کالەیە کالەکانە چ ڕەنگە کارەنگا سپی بێژیە و ئەدیداسە ئەدیداس بلوستەکە چ ڕەنگە برەنگەکە ئەوە زەیتیە زەیتیە زەیتی نییە کورە سەری نەگە ئەوە سەیرەکە چی بوو زانی دیان نەزانی زانی جەماعەت نەتزانیم ئەو ژینە لازم ئەو ژێمەون بێ على ساس هەدیاکە وەرەگرم ئێمە ئەگەر وەڵامەکەش نەزانی بەرنامەی مایکە سوورەکە و ستافی مایکە سوورەکە دڵی باشە هەر خەڵات دەدا مادەم تۆ قاوەیەکی خۆشت پێشکەشکردینەوە ستافە بەڕێزەکەشی قاوەیەکی زۆر جوانیان بۆ ئامادە کردوین ئەوە دڵ و گەڵا و گوڵ و هەموو شتێکیان لەسەر دروست کردووە دەستان خۆش بێ ئێمەش خەڵاتێکین بە بەڕێزت دەستە خۆش بێ ئەوە خەڵاتی ئەلیسفۆنە دوکانیان لە ئیسکان تاوەرە بابەتی مۆبایل و ئەلکترۆنی و ئەو شتانیانەیە پیرۆز بێ بە خۆشی بەکاریبێنی هەر ئامێرێکی مۆبایل و ئەلکترۆنیتان ویست سەردانیان بکەن دەرخەکانیان زۆر گونجاوە کوالێتی شتەکانیان زۆر باشە زۆر سپاس شتێک خۆشت بۆ باز نەکردم لە کاتی کارکردنا بەسەراتێکی خۆش بۆ باسکە لەگەڵ کارمەندەکاندا زوو کارمەندە گۆڕی ئەرێ نەزوو هەلستا کارمان تێ مشکلاوێ نازان چاوایی هەنێکانە تێ ناگەن ڕۆژکە درۆ سەبردێک ما خەرشی دوگارم غیری دوگارم زانن پێ زۆر کارمەندا دوگارم نەب دەستێخوا غەڵەتی کیفم پێ نایە وایە حەزەکەی هەموو شتێک ڕێکوپێک بێ ڕاست بێ شتەری بێ مەسەلەن قاوە دروستکردنا قاوەی بێ هەمە ئەشایە لازم مەزبوط دیە وایە دەستە خۆش بێ زۆر سپاس دەکەم خۆشحاڵ بووین سپاس بۆ بەشداری زۆر سپاس ئەو کاکە بەڕێزە هەم قاوەیەکی خۆش پێشکەشکردین ئەم قسەی خۆشی بۆ کردین دەستخۆشی لێکەم کە ئەو دوکانە جوانی کردوێتەوە و لە لای چەندین گەنجی کورد کار دەکەن هەم کوردی باشوور هەم کوردی ڕۆژ ئاوا سەرکەوتوو بە ئیشەڵڵا اینجا قاوەیەکی زۆر جوانیشی بۆ ئامادە کردوین ڕازاندویانێتەوە ستافە بەڕێزەکەی دەست و چاویان خۆش بێ ئێستا قاوەکەشتان پیشانەین لەگەڵمان بن. سڵاو لێبێ سلااو لە خۆت باشی سلامت نای بەڕێزە هەڵگورت کاک هەڵگورت چیای هەڵگورت بەڵێ وەکو چیە هەڵگورت سەختی لەوی بێزترم وەڵا ئای ئافرین پێم خۆشەکە گەنجەکانمان وابن سەرکەوتوبی بەچیەوە سەرقاڵی وڵا ئیشکار
دوکانتان هەیە لێرە ئێ باشە لە شتان ساغ بێ بازار چۆنە حيبيني الاخوة بزاد الحمد لله يا دبي أخوة. ونابي وسطته وزعيفه وعيبيني وایە الحمد لله زیاتر مشتریەکانتان ئافرەتن إما افرته اشياء كمان افري اري ئەشێ والله مەدبەخە بالي لەگەڵ مشتریەکانە مامەڵەتان چۆنە دبي خاتریان قصد خوش نەگرن دبي قصد خوش أري لقى قصد والله. خوش نبي مشتري كان روتينا كانوا چەند دڵی ناسکە یەکسەر عاجزە بێنێتەوە والله يتزوج هذا دبي قصد خوش لقى مشتري كان وای. مشتري روتينا كاتو ڕاستەکەی دەستان خۆش بێ سلامت بستان. هەر کەسێک کە لە ماڵی خۆیانێتە دەرەوە تەمسیلی ماڵی خۆیانەکە بێ ئوستوبی بەڵێ. ماڵەوەیان چۆن بوو لە دەرەوەش ئەوە تعاملکانە بەڵێ، بێ بەڵێ. معاملی ناخۆش بێ قسەی ناخۆش بکە وایە ايه راس توا دبي قصد خوش بالسلامة سباز لكم لەگەڵ پرسیار و وەڵام چۆنی باش بس قلت مرشي بي بەس وەرزشی ادينا اغنا وكاندينا اسام زۆر چاکە سلام. پرسیاری وەرزشی بەڵێ. لێ ناوی پێنج یاریزانی یانی بەرشەلۆنەم پێ بڵە بين زاريزان بله. از يازدل لو داریم يلا دي. رافينيا ياما لوبيز دي يونغ خوان غارسيا كوندي جو كانسيلو تازا توا إيه. بالدي تۆ ڕاهێنەر ینی کاکەوە ناوی هەمویان نزانی همو دي زعما قلت مي اصلا نم قلت دنيا بخوم ريال مدريد بس قلت برشلونه دەست خۆش وەڵا نەمزانی ڕیال مەدریدی بله. من خۆم جمهوری بەرشەلۆنەم تا قلب الساق سپاس دەکەم سپاس لەگەڵ دەکەم. دەست سلامت خۆش جان. وەڵامەکە ڕاستە خەڵاتێکمان پێ بن بۆ کاکە بەڕێزە فەرموو ئەوە خەڵاتی ئەلیسفۆنە بۆ بەڕێزت دوکانیان لە ساڵ ئیسکانتاوەرە بابەتی مۆبایل و ئەلکترۆنیات و ئەو شتانیان هەیە شەحنی مۆبایل و تر هەر شتێکی ئەسڵی و ئۆرجیناڵتان هەیە سەردانی ئەوان باش بکەن. دەست ساوتا سپاس خۆش بی وای دەکەم. سەرکەوت نامە زۆر دەخوازم. سپاس خۆشحاڵ سلامت بووم سپاس دەکەم. بەسەراتێک خۆشم بۆ باز ناکەی لە کاتی کارکردنا نیتم بخواین والله نابخواین. دەبڵێ بەسەراتە خۆشەکەم ئەوەی ئەمڕۆ لەگەڵ تۆ مقابلم کردو سپاس دەکەم تەواوە وایە بڵێ وایە وایە وەکێوەیە؟ وایە. وەچی وەیە سپاس دەکەم زۆر سلامت خۆشحاڵ بی، بووم سەر چاو. کاتێکی سپاس خۆشحاڵ دەکەم. لەگەڵ زۆر سپاس سڵاو لێبێ سلااوان لێ باشی؟ سەرچاو سپاس دەکەم نای بەڕێزێ ڕێ باس کاک ڕێباس بەچێ سەرقاڵی کاک ڕێباس وڵی هیچ هیچ کارێک ناکەی ناوەڵە ئێ لە شە ساق بێ ئیچۆ ناتی بۆ بازار وڵار لۆ پیاسای دێم ئەو کاک حاجیوان لێرە دەیان ناسم لێمەکردیان سەریان لێ دەم زۆر باشە یعنی خزم دۆستیشی ئێ بۆ لای کاک حاجی و ئەوان ئاخ بێزارم لە مارێ لە ماڵەوە بێزاری هەر لە ژوورێ سێزە ساڵە هەر بێیشم بێ قەلب ساق بێ حەز دەکەم بە خۆم بگەڕێ بۆچی بێ ئیشی سیانزە ساڵە لەبەر نەخۆشی شێرپەنجەی وەرەمی سەرەتانی مێشک ئیشەڵا باشە بی خۆی گەورە شفای بە ڕەحمەتێ بۆ بنێرێ سەلام ئەو چاکەکەی جارجار ئەو بۆ خۆت وەرە دەرەوە پیاسەیە بکە ئینسان هەر لە ماڵەوە بێ بێتاقەتە بێ وایە وای ڕاست زۆر چاکە بەبێ پرسیار با ببیتە خاوەن خەڵات باشە باش، خەڵاتی دەستان بەرنامەی مایکە سوورەکە بۆ بەڕێزێت کە چەرەساتی ئەسفەهان دابینی کردووە دەستان بۆ خۆش بەڕێزێت زۆر زۆر خۆشحاڵ بووین هیوادارم بەدڵت بێ سپاس بۆ بەشداریت کاتێکی خۆش و خوال لەگەڵ زۆر سپاس برێنە خوال لەگەڵ بێ زۆر سپاس سڵاو باشی خيراني ئەحواڵە سپاس دەکەم زۆر زۆر خۆشحاڵ مایکە سوورەکەیە ئەمای کە سوورت شێ زۆر خەتەرا خەتەر لە چۆنی؟ فەرمی خان تۆ چۆنی باشی سپاس سپاس دەکەم زۆر زۆر خۆشحاڵم لە نزیکەوە خۆشحاڵتر. تۆمبینی مەمنون. سەرکەوتوبی قوربان فەرمی خانگیان لەگەڵ کچەکانە هاتوویتە بازار هەروەڵات تۆ زەشتی پێویستیمان دەوێ بەڵێ ئەوانە تۆزە خەریکیشی دەستن دەی لە شیان مەشغوڵە ساغ بێ بخۆیان. زۆر زۆر باشە مهمەوە بێ ئیش دانەنیشن نا لەخوای بەزیابێ یاخوا لە شیان ساغ ئێستا بێ ژەچینە لای دوکان بۆ ڕکلامی فەرش والله هەر بە خۆشمان لێ ئیژەکەین دەی دەستان خۆش بێ و سەرکەوتوو فەرشی میران بن بەڵێ زۆر باشە سپاس. سەرکەوتوو بن ئیشەڵڵا مەمنون. فەرمی خان شتێکی خۆشم بۆ باسکە وەکو چی والله فەرمی خان تۆ دەنگە زۆر خۆشە بێ گۆرانی جا خۆ لێرە عیب و شووری وڵاتی گەڕێکی بازارە لێمان خڕە قەیچێکە خای چەند ساڵمان چوو حیات قوربان ناچێ بم. ماشەڵڵا ئافرەتێکی ئەوە بەقوربان ئازیزی سپاس. سەرکەوتووی ڕێزداری خۆت قەت هەمیشە حیات ناچێ مەمنون. جانە. ماشەڵڵا لێبێ بە قوربان بم. شتێک خۆشمان بۆ باسکە لە کاتی کارکردنە وەڵا لە کاتی کارکردناشت زۆر شتێکمان بۆ باسکە جار هەبوو مەسەلا غەڵەت بووە
بەڵێ جار هەبووە لێدانیشمان خواردو لە کارە بەڵێ پێشمان نەدا لەبەرێ مخریج بۆ مەجبوری نەوێ بە قسەی بکەین وایە سەرکەوتوو یادگاری زۆرە بەڵام لەو حالەتە ئێستا هیچی بیر نایە باشە فەروین خانیا ئەی لەگەڵ پرسیار و وەڵاما چۆنی کابزانام چێ پرزار خێری تایە ئەی چۆن کابزانام هاویلم. خێرەکەتان شانی من لە دوو خێرەکەتان چێ قوربان بەرنامەی مایکە سوورەکەم و کاتی خێر و بەڵێ، بەڵێ، بەرەکەتە دیمە، یەک دوو بەرنامەم دیوە. سپاس دەکەم خەڵاتی باشمان پێەیە پرسیاری لێ دەکەم خۆتان هەموو شتێکن سپاس دەکەم ئەکیید بینینی تۆ و قسەکردن لەگەڵ تۆیان لە نزیکەوە گەورەترین خەڵات بوو بۆ من زۆر زۆر خۆشحاڵ بووم سپاس دەکەم سەرکەوتوبی ئیشەڵا پرسیارەکەمان ئەوەیە زیرەکترین ئاژەڵی ئاوی گیانداری ئاوی زیرەکترین گیانداری ئاوی چ گیاندارێکە زیرەکترین گیانداری ئاوی بەڵێ والله لای من کچەکەی زیاتر- لێوە چ پێیوە زیاترازان ماسیە نابی گۆڕە ماشەڵا کچێکی لەو بەرە کچێکی لەم بەرە باشە چه جۆرە ماسێک چی با بێنەوە بۆبانیان ناکە کچەکانە بێن وەرە بزانم چیە وەرە وەرە خەجەگیان وەرە قسەوە بکە نا فەرمی خانیا قرژ نییە بیگۆڕە واللهی نازم دۆلفینە دەست خۆش وەڵامەکە ئەی ڕاستە زۆر سپاسی دەکەم ئەوە یاعی کامێرەمانەکە خۆدا بۆ قۆپی پشتیاگرتومە لی دەستە خۆش بێ مەمنون سەرکەوتوبی گیانەکەم، زۆر وەڵامەکە خۆشحاڵ ڕاست بوو من زیادە کابزان خەڵاتێکمان چییە؟ پێبن ئەوە یا خەڵاتی ئەلیسفۆنە بۆ بەرنامەی مایکە سوورەکە دابینی کردووە سپاس. هیوادارم سوودی لێ ببینی سپاس سپاس دەستای دەکەم. هەردوو کامێرەمان خۆش زۆر بیت سپاس و دەکەم، هیوادارم ژیانەکەم. سەرکەوتوبی و زۆر سپاس، ئافرەتێ قوربانە جێی بم. شانازی و ڕێزی سپاس دەکەم، چکە لای من پێشەوە. ئەگەر ئافرەت ئیش بکە لای من شێرە ژنە سپاس دەکەم قوربان ئەکید دەبم. وایە هەردەم لە تۆ سەرکەوتوو بۆمان بێ. ماوەتەوە بە پەروین قوربان خانگیان دەبم، چاو لە سپاس. تۆکەین بۆ ڕێگەیان ڕوین کە تۆ پێیان هەردەم ڕۆشتوی جێی شانازی سپاس بە دەکەم قوربان ئێوەشوان دەبم. بۆ ئێمە زۆر خۆشحاڵ خۆشحاڵ بووم بووم. کاتێکی حرمەتم. خۆش و خوال لەگەم سەرچاوەکی واکم زۆر سپاس زۆر سپاس بێگومان جێی شانازیە کە ئەمڕۆ خاتونێکی وەکو پەروین خان پەروین شازادەمان بینی سەرکەوتوو بە ئیشەڵا ئێمە هەمومان قوتابی ئەوین و بۆ ڕێگایە دەڕۆین کە ئەو خانمانی بواری ڕاگەاندن پێیان ڕۆشتون هیوادارم هەمویان سەرکەوتوو بن و خۆی گەورە یارمەتی ئێمەش بات کە بتوانین شتێکی جوان پێشکەشی کۆمەلگاکەمان بکەین با بڕۆین بزانین کیتر دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵمان بن. سڵاو لێبێ باشی خاتونگیان سپاس دەکەم ناوی بەڕێزێ نادیە نادیە خان بەچیەوە سەرقاڵی نادیە خان هیچ ئیشی ماڵەوە ژنی ماڵەوەی دەی لە شستاغ بێ دەستان خۆش بێ ئەوە کە لە ماڵەوەن ئەکییت هیچتان کەمتر نێ لەو ئافرەتانی کە لە دەرەوە کار دەکەن هیلاکن لە شتان ساق بە یاخوا ئەی چۆنە هاتی بۆ بازار وەڵا هەرواتم بۆ شتکڕینی ماڵەوە پێداویستی هیچ بۆ خۆ کڕیوە وەڵا جارێکم نەکرد جارێ هیچ نەکڕیوە باشە زوزوی بۆ بازار کەم کەمی باشە زیادە حەز بەکڕینی شتی چییە مەدبەخە جلوبەرگە وەڵا هەموو تێکەڵ هەمووی تێکەڵ ژن زۆر حەزی لە شتی مەدبەخە اینجا جل وەڵا هەمووی وایە دێ لە شستاغ بێ زۆر حەد لە بەدوەخ و شتی ماڵەوە زۆر باشە لە شستاغ بێژن هەمووی وایە ئەرە. ئەومان حەزمان لە شتی مەدبەخە لە شتی ماڵە زوز و قەنەفە بگۆڕین فەرش بگۆڕین وایە هۆکارەکەشی ئەوەیە ئێمە زیاتر لە ماڵەوەی زیاتر ئەو شتانە ئەبینین چاومان لێ ماندوو ئەبێ حەزمان لێ بیگۆڕین قەت بۆ شتێکە گۆڕی بێت و پەشیمان بوو بێتی لە حەسکەی شتە کۆنەکەی خۆت بێنیتەوە قەدوات بەسەر هاتووە یعنی کە قەرارێ داتەوە ئەتەوە هەرەوەی زۆر باشە ئەی لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی وەڵا باش یعنی پرسیار دینی بێ هەرچی بێ پرسیاری دینیت حەز لێیە باشە سوورەتێکمان پێ بڵێ لە قورئانی پیرۆز لە 6 ئاەت پێک هاتبێ سوورەتی نایگۆڕی بۆت بگۆڕم باشە پێغەمبەرمان محەممەد دوروردی خوای لێبێ لە تەمەنی چەند ساڵیدا کۆچی دوایی کرد شوسوسی دەستە خۆش بێ وەڵامەکە ڕاست بوو بوویتە خاون خەڵات خەڵاتێکم پێبن دەستان فەرموو ئەوە خەڵاتی چەرەساتی ئەسپەهانە بۆ بەڕێزە هیوادارم بە دڵت بێ چەرەساتی ئەسپان لە دووسایدی بەختیاریە دوکانی چەرەسات و میوەی وشکراوە و شکلات و ئەو شتانیان هەیە شتەکانیان زۆر پاک و خاوێنە دەستیان خۆش بێ سوپاسیانەکەم کە خەڵاتەکان بۆ بەرنامەی مایکە سوورەکە دابینەکەن زۆر سپاس بۆ تۆش خۆشحاڵ بووین کاتێکی خۆش و خوال لەگەڵ زۆر سپاس
سڵاو لێبێ باشین ئای بەڕێزە یاسی کاک یاسین بە چیە سەرقاڵی کاک یاسین دوکانە دێ دوکانەکە چییە؟ وڵی جلوبەرجی ئافرەتانە جلوبەری ئافرەتان جلی کوردیشم هەیە جلی کوردی والله باشە دوای سەری دوکانەکەتەکەم من زۆرم حەز لە جلی کوردیە باشە خۆڵکم ناگەڵ لە باڵێ باڵێ لە خزمەت داینە سپاس دەگەڵ خزمەت لە منە گاڵتە لەگەڵەکەم حەزەکەم پێ بکەنی احتیاجی ها بازار چۆنە؟ وڵی بازار معاش دەدری عیبینێ وەچ معاش نامینێ بازار نامینێ بازار کەمە بێتەوە بەس لە خۆی بەزیادوی الحەمدولله خۆی گەورە ئینسان دەبی ڕستان قەنەعاتی هەبی ڕۆژێ بازارێ لە مانجی جارەگە توجاری وەیە هەفتە بانەبی چییە بەس لە کەم کەم و لە زۆر زۆر بەس هەر ئەرەوەی خۆشە کابرا بازارێ بدێتە دوکانێ هەر خۆشە بازار تە مشتری لەگەبی هەر بێزار ناوی وەڵا وایە طبعا هەر ئیشێک کە تۆ ئەیکەی سەرقاڵبی ڕۆژانە لە ناو دوکانەکە یا مشتری بێت و جوابی بیتەوە بەڕێکی کاتەکەش لێ ڕات و هەم قازانجەکەی هەم کاتەکەش لێ وەڵامە لە قەدیمەوە هەر کاسبی نەجە بازار هەوراز و نوشێوی دەبینی هەر باند وەختەیە بازار خۆشان دەکەی بازار نییە ئەو هەیە مەلێ ڕاتیەکی ئەو کارەی وڵایم لە نۆتسێەوە لەنەوە تو سێوە پێشتر لەنگەم دەفرۆش ئێستاش کردیتمە نوێ کامیان باشترە خەڵک خواست لە لەنگە تا 2 سال پێش ئێستا زۆر باش بشتی کوالیتیدا بەس ئێستا خەریکە کوالیتەکان لێ دەردەینێن لێژ وازم لێ ناشتی کوالیتی تێدا نمایە زۆر باشە باشە لە ئەوج لە بالانە بۆنێکیان لێ بۆنە چییە؟ ئەو بۆنە ئەوەیە کە جرج و عشرات تۆشتانە تەدەخن باڵێ دەرمانێکە بۆ حەشەرات ئارێ وەڵام لە مەغزانی دادەنێن بە 5 سال هیچی لێ نایە 5 ساڵ هیچی لێ نایە نارزێ جلەکە نارزێ والله بەخواشیام ئێستا ئشتام هەیە 5 سال پێش ئێستاە هیچی لێ نایە ئەوڕوپیەکانەوەهانە باش زۆر باشە لە شتان ساغ بێ ئیشەڵڵا لەگەم مشتریەکانە معاملەت چۆنە معاملەت خۆشە خاتریان نەگری وڵای ئەم مشتری خۆی دەزانی زاری وایە مشتری ئەم بە زۆری مشتری واسواس دەشتی لە مدەکە نازان بە ئەمری خوای ئەم بەختم لەگەڵانە هەرێ وڵا دەبێتەوە دوکانداری دەبی پشیت ئەوە بێ مشتری هەیە دێ شتی تاقی دەکاتەوە دوو جا دەڕوا دێت و نابیدرێت لێ ئەوە بیچکە هەیە واسواسە دەبی لە گەری بە تەعامل هیوایە دەڵێت یەت سێری دوکانەکەی تۆ کاڵێتم سێرێکەکەم ویەمەوە وەڵامە تووڕە نابم بەخوا بردیتی لێ کڕیمە 5 دقەلوی هینای مپارەکەشم دایتەوە زۆر تەبیعی خۆش بێ ماشەڵڵا هیوادارم هەموو دوکاندارەکانیش چاو لە من کەن ئینشەڵڵا هەروە بن سەرکەوتوبی ئینشەڵڵا ئەوە یەکێکە لە سیفاتە جوانەکانی ئینسان کە دڵ و دەروونێکی جوانی هەبێ ماشەڵڵا تۆش دیارە کەوای دڵ و دەروونە جوانە سەرکەوتوبی ئینشەڵڵا بەخێر بێنێ پرسیار و وەڵامە چۆنی وەڵایی باشم باشیت پرسیارێکە لە یەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵاتی باشە ئینشەڵڵا ئەشکەوتی 1000 مرد ناوەکەی لە چیەوە هاتووە 1000 مرد یعنی چی؟ وڵای دەزام ئەشکەفتەکە لە کوردستانە بەس وڵایی لە چیەوە ئەو ناوی لێنراوە معنای چییە 1000 مرد؟ هەزاگەر لە قەدیم لە پیاوی ئازا هەبوو بی دەبارەت لەوەی بکاکە خۆی کورد هەر ئازا بووە گەر هەر لەوەی سەرچاوی گردوی ئەگە ناوەڵی ئەوم نییە ئەکیت کورد هەر ئازا بووە بەڵام وەڵامەکە ئەوە نییە شتێکی ترمان پێ بڵێ هاوکاری پێ دەڵم بیگۆڕە ئەوە نییە؟ وڵی ئەوم زانیاریم نییە زانیاری ئازام ئەشکەفتەکە لە کوردستانە بەس زانیاریم نییە هەزارمێ جاگەر لەوەی بکاگە و دێ هەمووی ئەو جێ هەمووی ژن بوو بن نا بەداخەوە وەڵامەکە هەڵەیە وڵایەکە سوارەکەگەنەوە زەحمەت بۆ باشە مشکلە نییە کێشەنی شتێکی خۆشمان بۆ باس بکە لە کاتی کارکردن چ شتێکی خۆش ڕووی داوە؟ وڵی شتی خۆش زۆرە بەسەر هات ئەمە لە خوارێ بووین پێشتر دوکانمان هەبوو بە دار قەپاتمان دەکرد ینی گرێ ماڵێ دەدا و قەپاتمان دەکرد دەڕۆی گوش و عسیر و ئەو شتانە بوو وەختی نیورانە بوو ئەمی شریکەکەم لێ ناوی کاک ئەحمەدەمین بوو وەختی نیورانە بە دوکانمان قەپات دەکرد برادەرێک هات ئەو ئاگای لە من نەبوو ئەو خەریکی لە یاکەیت کە بوو قەپای دەکرد دەرێ گوتی کراوتان یا سەری کەچەر بوو وەڵامیش گوتم کراومانەیە لە ئاخیریە زە دوکانەکان 6 مەتر درێژ بوو وەڵا ئەمنیش گوتم کاکە بڕۆ لە ئاخیری تەمەشاکە ئەحمەدەمیش ئاگای لە من نییە و کابرای چوویتە ژووری وەڵا دەرکەکەی قەپات کرد دەزە ئیمەگەلە دەرکەکە بەتوندی قەپات دەکرا لەسەرێ و لە خوارێکە ئەحمەدەمین ئاگای لە وەزعینە من نەفرم نایتە ژووری وەڵا کاتەش یەک زانی خۆی بە گوشەکەیدا دەمزان شەمشەمە شوێرەیە کابرا گوتی کاکە من لە ژێری ماوە دەرکەت ئەستەم قەپات کردیە وەڵا ئەحمەدەمی گوتی کاکە وەڵام من نەمزانی وەش بەسەر هات بوو دەستە خۆش بێ سپاس جالەو بەسەر هاتەیە شتێکی زۆر جوانە باس کرد زۆر بە وردی گوێم لێگرتی شتێکی زۆر جوانە باس کرد ئەوە بووتێ ئێمە دوکانەکەمان بە پوش گرێدا و جێمانێشتوانی ئەو کاتە دەرگا هەبووە نە دەڕابە بۆ ئەوەش نیشانەی دەستپاکی میلەتی کووردە کە چەند دەست پاک بوون و تەماحیان لە ماڵی یەکترانە بووە تەنها دوکانەکەتان بە حەسیرێک داخستووە دەستان خۆش بێ کورد هەر
سەرکەوتوو بێ ئیشەڵڵا هەر بمێنێ وڵاتەکەمان هەر ئاوادان بێ دەستی تۆ خۆش بێ زۆر خۆشحاڵ بووی سپاس بۆ بەشداریت کاتێکی خۆش و خوا لەگەڵ زۆر سپاس زۆر سپاس ئەو کاکە بەڕێزە نەیتوانی وەڵامی پرسیارەکانی مایکە سوورەکە بزانێ با بڕۆم لەو کاکەش بپرسم زام ئەو دەتوانێت بێتە خاوەن خەڵات سڵاو لێبێ کاکە باشی بەس بێتە ئێرە برام بێ زەحمەت بەخواشتی چاکە کڕیوە ماشەڵڵا ئەو چی کڕیوە پێلاو پێڵاوت کڕیوە نایک مارکەی نایکی کڕیوە نایکی ئەسلی نایکی ئەسلی وەڵڵا بە چەند کڕیت 25,000 25,000 23,000 بس لا ئێمە تقریبا بە 150 دلار 150 دلار باش ئێستا ئێمە وڵات قساکەین با سڵاوی لەو کاکەشکەم سڵاو لێبێ باشین ئەی بەڕێزە سان 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 یعنی چی ناوی ئەوەیە ناوی دەوڵەت ناوی دەوڵەتە چه دەوڵەتێک سەر بە چه وڵاتێکە وەچی سان سیرۆ سان فرانسیسکۆ سان فرانسیسکۆ زۆر باشە لە چه وڵاتێکە ژیت ئەلمانیا ئەلمانیا ئەی ئەم کاکەیەمان سیڤان ئەمن لە ستۆکۆڵم کاک سیڤان لە ستۆکۆڵمەژی تقریبا 25 ساڵ 25 ساڵە ناخۆش نییە دوور لە نیشتیمان زۆر ناخۆشە زۆر ناخۆشە بڕێردان نەوە بگەڕێنەوە حەز دەکەم بەس زەحمەتە ماڵ و منداڵ هەموو تازە ماڵ و مناڵ لێ ڕاهاتوون مناڵ لێ چۆتە مەکتەب فێری زمانی ئەوێ بووە ئەی تۆ کاکسان وەکیوی وەکوی ئەگەر منداڵمان نەبایە لە مێژێ دەهاتمەوە ڕاستەکەی وایە ئیتر باوکی شودەیەکیش تەنها لە خەمی مناڵەکان هەوڵێن باشترین شوێن و باشترین ژینگیان بۆ ئامادە بکەن و تێدا گەورە بکەن سەرکەوتوو بن ئینشەڵڵا چەند ڕۆژە هاتوویتەوە بۆ کوردستان من ساڵی 2000 دێم مانجی 6 دێم عوتلەیە لە کنەما و مانجی 12 دێم لە بۆ جێژن و سۆن مانجی 6 تقریبا مانگێک دێم مانجی 12 2 هەفتە دێم 2 هەفتە دێ بەرێ یعنی ئێستا بۆ 2 هەفتە هاتووی بۆ 2 هەفتە بەرێ ئینشەڵڵا بە سەلامەتی ئەگەڕێیتەوە شوێنی خۆت بەفر ئەگەڕێمەوە بەفر بەفری زۆر لێباریوە زۆر لێبارە 56 سانتیمەتر بەفری ماشەڵڵا ئەی لای تۆ کاکسان ئەمنش بەخوای ئەم بەس ینی ماچ 12 دێم بەڵێ دەمەوە تقریبا یەک مانگ و دوای دەگەڕێمەوە یەک جارێک ساڵی یەک جارێک یا ساڵی یەک جاری دێم باشە پرسیارێکتان لێ یەکەم لە هەردووکتان یەکەم جار بۆ جوابم بەرەوە کەیتەوە بۆ کوردستان بێجگە لەعنی لە ماڵی کەس و کار شوێنێکی گشتی کە بۆی بچی یەکەم شوێن بۆ کوێچی لە کوردستان بەڵێ حەزت لەکوێ یەکسەرکەیتەوە خۆخواتە بەس بگەڕێتەوە ئەنکاوە ئەنکاوە بەخۆمان خەرچی ئەنکاوێنە خەڵکی ئەنکاوان تۆش ئەمەش ئەنکاوە خەڵکی ئەنکاوانە زۆر باشە یاخوا بەخێر بن سەرسا زۆر خۆش لە ئەنکاوە چی لێ ئەچن بۆی کافتریایە بۆ کوێ ئەچن سەرەتا ئەچنە شوێنێک لەکن خێزانمە داک و باوکم ئەزانم من وتم دوای ئەوەی کە سەردانی خزم و کەسوکارەکە لە دەرەوە دەچنە کافێ شتێک خۆشم بۆ باسکە لەم گەڕانەوەی ئەم جارە تا ڕوویدا بێ لەکنە من هەموو ڕۆژێ بەڵێ خۆش ئەکید هەموو ڕۆژە چانسێکی نوێیە هەموو ڕۆژێ لێرە لە کوردستان بەرێ ئەی لە لای خۆتان هەفتەی جارێک احتیمال خۆش بێت ڕێست وەرەگرن ئیستراحەت وەرەگرن بەرێ گەرنا ئەو ڕۆژانچکە هەمووی سترێسە هەمووی سترێس دەدەی لێرە بەرێ مناڵ بەرە بۆ مەکتەب مناڵ بێنەرە و جەوەکە ناخۆشە و خزم نییە و کەس نایناسی دەردەڵێکی بۆ کۆلتوری تو نییە سەقافەتی تو نییە لێرە ینی زۆر فەرق دەکەن ئێستا ئەمە مەسەن 25 ساڵ لەوێمە دوو کۆلتور ژیامەوە مەسەن وەکو کچەکەم نییە مەسەن لەوەی گەورە بووە بەڵێ یەک کولتوری هەیە کولتوری ئێستا من دوو کولتورمەیە کە بێمە ئێرە هەموو ڕۆژێ پێم خۆشە نەگەڕێمەوە هەم بمێەوە بێم هەتە ینی مادیش نابم ڕاستە زۆر باشە ئەی تۆ کاکسان وڵا لای من ینی خۆشترین ڕوودا و کە ئەم جارە هاتوویتەوە ڕوویدا بێت چ ڕووداوێک بووە جەژنی سەری ساڵ جەژنی سەری ساڵ خۆش بوو بەلاتانەوە چۆن یادتان کردەوە ئێوە والله ئەمن لەگەڵ کوری هزمم ئەمومان پێکەوە دانیش بوو نەچونە حەفلەماندا ینی هەر لە خۆشییابن ئیشەڵڵا هەموو کاتێ چی یەکترن خزمن وتە کوڕی خزم من کوڕی پلکتە زۆر باشە عنی لە مناڵیەوە بەیەکەوەن یادگاری خۆشی مناڵیم بۆ باسکەن شەڕتان کردەوە بەیەکەوە ئێستا گەورەترە لە من گەورەترم لەوی زۆر گەورەترم لەوی زۆر گەورەترە بەس ماشەڵڵا ئەڵی یەکتەمەنە ها زۆر ویواتان فەرق نییە منەوە 46 ساڵم ماشەڵڵا وەڵا کوڕمان گەنج دیارە پیر نەبووە
دیارە خەفەت ناخۆی ناینە جیم ئافری وای ئەم کەسێکی ڕاضیە خواردنەکانی سەحین ئەچێ بۆ جیم ئەی مەلەوانی ناکەی لەگەڵ جیمەکەیە بەرێ مەلەوانی جەکە لە ماڵەوەش خواردنی تەندروستە خۆی بەرێ زۆر چاکە ئەی تۆ ئەمنیش وەچوی چەند ساڵی تۆ ئەمن 27 ساڵم تۆ 27 ساڵی وەڵا یەکتەمە دیارن والله 27 ساڵم قسەکەم خۆش بووتم یەکتەمە دیارە لەمون خۆش بڵێ ماسی دەخۆین ئێوە بەس ماسی دەخۆن خۆتان ئامادەی دەکەن لە ماڵەیان لە دەرێ داوای دەکەن ئەمە خۆم ئامادە وەڵا عین شێفیشی شێفم باشە چ خواردنێک زۆر باش دروست دەکەی سپی دەرێن بەحریات سپی دەرێن بەڵێ ماسی و بابەتی ئاویەکان بابەتی ئاوەکان بەرێ زۆر چاکە لە شتان ساغ بێ ئینشەڵڵا ئەی لە کوردستان حەسان چ خواردن ئەمن لە کوردستان بەس گۆشت دەخۆم بەس گۆشت ئێستا لە کوردستان بەس کەباب دەخۆین بۆ لە خۆتان نییە کەباب ناوە نییە ئەی خۆتان نازان دروستیکەن تامی گۆشتی علەفی ئەلمانیا وەچیە ئەو لێر وایە گۆشتەکە تامەکەی فەرقی هەیە گەلێک فەرقەیە زۆر باشە لە شتان ساغ بێ وەچی ساری شەوەی ینی نان دەخۆین لە ئەلمانیەوە نییە ساعت 8 تەواو دەبین ساعت 8 هەموو قەپا دەبین یعنی لێرە چواری شەو چن بۆ ناخواردن هەموو ڕۆژ دەست ئەی کاکەی ڕێجیم آخر نا ڕێزیم نا لێرە نا ڕێزیم وەڵا لێرە ڕێجیمی واز لێرە ئەها خوشەڕەبێی دەبێ بەس لێرە بێ نان دەخۆین بەس گۆشتەکەی دەخۆین نانەکەی ناخۆین ئەخر ئەو کاتە ئەبێ بە ڕێجیمی تۆی آخر نا هەڵستین دەچینەوە پێکەوە دەچینەوە جیم تقریبا 2 ساعت ساعتێکی غار دەدەم ساعتێکی ئاسن دەکەین دەچینە ساونا هەموو دەفڕی هەمووی دەفڕ گۆشتەکەمە زەمینێ بەس گۆشتەکە دەبینێ زۆر باشە ئیشەڵڵا هەموو کاتێ تەندروست باشە بن لەگەڵ پرسیار و وەڵاما چۆنن زیرەکەن چی پرسیارە پرسیارەکانی ئێمە گشتیە گشتی با گشتی بی لەگەڵ پرسیاری گشتیە باشی وەڵا ریاضی باشم ڕاضی باشی حەز لە ڕاضەیە حەزم لە ریاضیە جمهوری کوێیت ئەمن باشەلۆنا بەرشەلۆنە لە خۆمە سەرچاو ئەوە نازانم باشە دەی پرسیارەکەی ئێمەش با گشتی بی با گشتیەکە بێ وەخوازانی مەسلحەتەکەی لە وەرزشێکانی با گشتی بی ئەوەش یارمەتی من دەدەم تا ئێستا خەڵاتان بردوێتەوە لە بەرنامۆشتا وەڵا یەکەم جارە ئەسڵەن یەکەم جارە لە بەرنامە دەربسی وەڵا دەی باشە مادەم یەکەم جارە زۆر خۆشحاڵم تەبعاً بەرنامەکەمتان جوانتر کرد هەوڵێم بەبێ خەڵات نەڕۆن پرسیارەکەتان زۆر بۆ ئاسانەکەم باشە زۆر باشە ئەشکەوتی هەزار مرد دەکەوێتە سنووری کام پارێزگا سلێمانی ئەو پێیان وتیتەوە بە کورس وتیان بە کورس بە زیرەکی دەست کرد دەستان خۆش بێ وەڵامەکەتان ڕاستە خەڵاتێکم بنێ فەرمونون ئەوە خەڵاتی ئەلیسفۆنە بۆ بەڕێستان دەستان خۆش بێتوانیتان خەڵاتەکە بمنەوە سوپاسیانەکەین بۆ دابینکردنی خەڵاتەکان بۆ بەرنامەی مایکە سوورەکە دوکانیان لە ئیسکانتاوەرە پێشەوەی بڕۆنە سەرێکیان لێبن باشە بابەتی مۆبایل و اینجا ئایفۆن حەڤەیان هەیە ساری زۆر گونجا ئەسڵی ئۆرجیناڵ ئەکید لەسەر مەسئولیاتی من باشە ئەسڵی ئەنجا بەنای منی شەوڕم لە ساراخان ئێمەی ناردووە دیسکاونتێکی زۆر باشتان بووە کە خۆیان سعرەکانیان هەر گونجاوە پێویستی بەوە نییە دیسکاونت بکەن داشکاندن بکەن سەردانیان کەن ئیشەڵا سوودمەندە بن زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس کاتێکی خۆش و خواتان لەگەڵ سپاس دەکەم ئازیزانی بەرنامەی مایکە سوورەکە بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی مایکە سوورەکە بەو هیوایان بەدڵی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت لە کۆتاییدا دەمێت سوپاسی سپۆنسەرەکانمان بکەم غەریب بەزاز بۆ دابینکردنی جلوبەرگی من هەروەها دەست و پەنجە ڕەنگینەکانی کاگ ئەسعەد خەیات خۆش بکەوت لە جوانانەی بۆ من دووریوە و سوپاسی سپۆنسەری سەرەکی بەرنامەکەمان دەکەم کە خەڵاتەکانیان دابین کردووە چەرەساتی ئەسفەهان لە دووسایدی بەختیاری کە ئەو خەڵاتە جوانانە و خەڵاتە بەتامانیان بۆ دابین کردوین یەک دنیا چەرەس و میوەی وشک و شکڵات وشتی بەتامی وەداناوین بۆ بەشداربووانمان هەروەها ئەلیسفۆن کە یەک دنیا بابەتی ئەلکترۆنی و مۆبایل و شتی زۆر باشی بەدامین کردوین سوپاسیانەکەم دەستیان خۆش بێ و تا بەرنامەیەکی تری مایکە سوورەکە بەخواتان سپێرم هەر شاد بن و خواتان لەگەڵ